لەسەر یاریگەی فەڕەنسۆ هەریری یانەی هەولێر میوانداری شێروانەی کرد لە یاریەکانی گەڕی حوتەمی خولیانە نایبەکانی کوردستان. نیوە یەکەم یاریەکە لە سەرەتاوە پڕ کابەری بوو. هەردوویانە زۆرترین جار بەختی خۆیان تاقی کردەوە بۆ ئەوەی بە گۆڵ بگەن. شێروانە باشتر دەرکەوتو هەموو ڕێگاکانی تاقی کردەوە، بەڵام لە زۆربەی تۆپەکان سەرهەنگ موحسین بووە بربەستی سەرەکی، بۆیە نیوە یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دووەم یارزانانی هەولێر هێرشی مەترسیداریان زیاتر بوو. زۆرترین تۆپیان ئاراستەی گۆڵی شێروانە کرد، بەڵام حەسەن حوسێن هەمووی کۆنتڕۆڵ کرد، بەڵام لە هێرشێکی هەڵگەڕاوە. ساڵح نایف تۆڕی یانەی هەولێری هەژاندوو، گۆڵی یەکەمی شێروانەی تۆمار کرد. یاری گەیشتە کۆتاییەکان و لە خولەکی 94 ناو بژیوان لێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد، بەڵام بارزان شێرزاد هەمان ئەو گۆشەی دەستنیشان کردبوو کە حەسەن حوسێنی گۆڵپارێز بۆی چوو، بۆیە تۆپەکەی جێڕایەوە. هەولێری لە خاڵێکی یاریەکە بێبەش کرد. ئێمە لە یاریەکانی پێشوودا ئەنجامان وەک پێویست نەبوو، هەروەها یانەی هەولێریش ئێمە لە ڕێگەیەکی دوورەوە هاتوین لە نێوانی خۆمانە بەڵێنێکماندا بوو کامیاریە نەتیجەیەکی باش بێنین. دیارە لەخوا بە زیاد بێ ئەنجامەکەش بەدڵی ئەمە بوو. یانەی هەولێر لە یاریگای خۆیدا و دیارە یعنی هەولێر خاوەنی نازناوەکانی خولی کوردستانە و یانەیەکە بە ئەنجام قورسە لەگەڵیا یاری بکەی، بەڵام لەخوا بە زیاد بێ توانیمان یاریێکی زۆر باش ئەنجام دەین و یاریەکە ببینە. کەم و کوڕی هەندێک لە یاریزانێنەی خۆمان و هەروەها کەمی ئەدامان کە ئەوە ئەدای تیپی یانەی هەولێر نییە. بەڕاستی ئێمە پێ دڵگرانین و ئینشاڵڵا بە هەڵەکان و بە هەموو ئەو کەم و کوڕیانێک کە هەیتمە ناو یاریگا پێداچوونەوە دەکەین. یانێ شێروانە ئەو ڕۆژ گێمی یەکەم زۆرترین جار گەیشتە ناو هێڵی سزای ماگەر یاریگاکە هەندێک لەبار بە ڕەنگە بیانتوانی بە مەسەرەن گۆڵ بکەن، چونکە بەڕاستی بە باشی خۆمان نەبوو کە گۆڵیان نەکرد. ئەو ئاستی یانەوەشی هەولێر نییە، ئەو ئاستی یاریزانەکان نییە. بەڕاستیە تو ناکرێ یانەیە چۆچیانەوەشی هەولێر گەمەک باش بی دوو گەمە خراپبی، گەمەک باش بی دەکرێت تو 5 گەمە باش بی بەڵام گەمەک خراپی، بەڵام ئەوە ڕوحەتی یانەیەکی گەورەی وەچی هەولێر نییە کە چەند یاری لەسەر یەک خراپ. بەمەنجامە شێروانە دوای 6 یاری بە یەکەم سەرکەوتن ئاشنا بوو، خاڵەکانی گەیاندە 6 خاڵ و هاتە خانەی حوتەم. هەولێریش بە 4 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی هەشتەم. حوسێن محەممەد کەناڵی پێیام، هەولێر.